پاڵاوگەی نەوتی وەند لە خانەقین یەکێکە لە کۆنترین پاڵاوگەکانی عێراق کە لە ساڵی 1926 دروست کراوە، بەڵام بەهۆی سیاسەتی حیزبی بەعسەوە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەو پاڵاوگەیە هەڵوەشاوەتەوە. لە ئێستادا لە پاش تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر ئازادی عێراقدا هێشتا ئەو پاڵاوگەیە دانەمەزراوەتەوە، هەرچەندە چەندین جار داوا کراوە ئەو پاڵاوگەیە دووبارە بنیاد بنرێتەوە، بەڵام بێسوود بووە. ڕۆشنبیرانی خانەقین پیان وایە ناوەند مەبەستی سیاسیانەی هەیە، بۆیە ئەو پاڵاوگەیە بەکار ناخاتەوە. ئەم مەسفە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی خانەقین تیا ئیشیان کردووە، بەڵام لە هۆی حربی عێراق و ئێران و سیاسەتی ڕژێمی بەعسەوە کە بەندە بە چەند هۆیەکی سیاسیەوە ئەم مەسفە هەڵوشاوە تاکو ئێستا ئیش ناکا و لە شۆن پرۆسەی ئازادی عێراق چەندین نووسراو کراوە لەلایەن ئیدارەی خانەقینە بۆ ئەم مەسفە جارێکتر بخرێتە ئیشەوە، بەڵام بەهۆی سیاسیەوە تاکو ئێستا ئیش ناکا. حسب معلوماتم ئەوەی وا دەیزانم ینی پەرلەمانی عێراق موافقەی کرد بۆ ئەوەی مەسوای دیسان بکرێتەوە لە خانەقین، بەڵام وا بزانم مەسەلەگە سیاسیە لەوە زیاتر اقتصادی ببێ تاکو ینی ئیشی پێ بکەن دیسان. سەرۆکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا سەردانی خانەقین بکەن بۆی لە نزیکەوە ئاگداری گیر و گرفتەکان بن و بە دوواداچوونی بۆ بکەن. لە بەرنامەماندایە لەم ماوەیە سەردانی خانەقین بکەین و لەوێ چێلگە نەوتیەکان و دام و دەستگاکانی نەوت بەسەر بکەینەوە. دیارە لەوێ لە نزیکەوە ئەزانین کێشەکانیان چین کەم و کوڕەکانیان چین و دوای ئەوەی بەچاوی خۆمانە بینین دواتر ئەتوانین بڕیار بدەین و هەروەها هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بکەین بۆ ئەوەی پێویستە بۆ ناوچەکە، بۆی پێویستە بۆ خەڵکی خانەقین و گەرمیان بیکەین. بەپی زانیاریەکانی کورسات نیوز بە مەبەستی پاڵاوتنی نەوتی نەفتخانە لە ئێستادا نەوتەکە ڕەوانەی پاڵاوگەکانی ناوڕاست و باشووری عێراق دەکرێت، بۆیە ڕۆشنبیرانی خانەقین پیان وایە دامەزراندنەوەی سەر لە نوێ پاڵاوگەی نەوتی وەند لە شارەکەیان گرنگی زۆری دەبێت لە چارەسەرکردنی کێشەی سوتەمەنی لە بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراق، لەگەڵەوەشدا کاریگەری زۆری دەبێت لە چارەسەرکردنی بێکاری لە ناوچەکەیاندا. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.